لناو خێزانە پەروەردە فەرقی هەیە لەگەڵ ڕیعایەتە لەگەڵ چاودێریە ئەشی مناڵەکان چاودێری بکری خواردنیان بیتێ ژیانیان بۆ دابین بکەی جلوبەرگیان بۆ دابیر بکەی ئەمە پێوترە ڕیعایەت چاودێری بەڵام پەروەردە و تەربیە لەلایەنی خوای متعالەوە بۆ پێغەمبەری نازدار کە پێخوای متعالە فەرمی ئەلەم یەجید کە یەتیمەن فەئاوە کەواتە ئەم پێغەمبەرە عەزیزە کە ئێمە یادی ژیانیەکەینەوە خوای گەورە خۆی پەروەردەی کردووە خوای گەورە خۆی ئەخلاقی فێر کردووە چونکە خۆی فەرمێ ئەدەبەنی ڕەبی تەئدیبە خوای گەورە باشترین ئەدەب و جوانترین ئەخلاقی فێری من کردووە خوای گەورەش خۆی لە وەصفیا فەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين لجيجاك تريشا فرمك الرحمة طبعا رحمتيش لأخلاق ولروش تيجوانو سردريني خواهي قول لجيجاك تريشا أفرمي محمد توما ناردوال لسر جوان ترين روشتي ولا سر جوان ترين أكارو أخلاقي كبيغمبري نازل عليه الصلاة والسلام وخويشي أفرمي من هاتون بوي أخلاق جوانا كان طاوبك يودار مرون بك واتئم باس وجيان نامي أو كسا لما انجيا كمانجي مولودة كخوي تيايا لدايق بوا مانگەکە هەمووی پیرۆزە خۆ دەست نیشانی ڕۆژەکە نەکراوە هەنێ گەڵێ لە 12 ڕەبیع الأولایە هەنێ گەڵێ لە 8 ڕەبیع الأولایە ئەصح ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە 8 ڕەبیع الأولا لەدایک بووە نەک لە 12 ڕەبیع الأولا ئەوەی شتێکی اختلافیە چونکە دیار نییە بۆیە مانگەکە هەڵبژێراوە بۆی اعتیباری کە مانگەکە پێغەمبەری خوا تیا لەدایک بۆ مانگێکی پیرۆزە بە دڵنیاییشەوە دروستە کەواتە مادەم بینە سەر تاریخ و مێژووی لە دروستبوونی ئەو شێوازە لە یادکردنەوەیە ئەوەی کە ئێستا ئەمە پێی دەڵێن دەنگەکە دەپشڕێ لای من گیانی من دەنگەکەت ئەگەر دەنگم بگا بە جەنابتان پرسیارەکەی من ئەوەیە کاتێک کە پێناسەکەمان زانی بەڵام دیارە یادکردنەوەی لەدایکبوونی حەزرەتی سەروەرمان صلی الله عليه وسلم تاریخێکی هەیە لەکەیەوە و چۆن یادی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی کراوەتەوە یادێکی فۆلکلۆری هەیە کە یادی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام زیکرایە هەر لە سەردەمی پێغەمبەری ئاسیسەوە عەلەیهی سەڵات وەسەلام وجودی هەبووە چونکە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی من ڕۆژی دووشەمە بە ڕۆژووە بم بە شێوەیەکی عاتفی فەرمووی کە من تایە بە ڕۆژوو ئەبم واتە عاتیفەیەکە بۆ ئەو ڕۆژە کە تایە لەدایک بووە چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەمری کردووە ئێمە بێ هەموو هەفتەیەک و هەموو دووشەمانێک یادی پێغەمبەری نازدار بکەینەوە چونکە ئەمری خۆیەتی بە بەڕۆژوو بوون جا لەبەرەوە پێش هەموو شتێک ئەمە جەژن نییە چونکە لە ڕۆژی جژنە کەستایە بە ڕۆژوو نابێ بەڵکو ئەمە عیبادەتێکە و یادی ئەو پێغەمبەرە نازدارەیە عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەوی لە شەمائیل و کەمائیل و جوانی ئەم پێغەمبەرە عەزیزە تێبگەن کەواتە لە سەردەمی پێغەمبەری نازدارەوە عەلەیهی سەڵات وەسەلام یادی لەدایک بوونەکە وجودی هەیە ئێستا ئەمەوێ بێمە سەر ئەوەی کە سەرەتای دەستپێکی یادی پێغەمبەری نازدار وەکو مەولود و شێوەیەکی فۆلکلۆر لەکوێوە سەرچاوەی گرتووە ئەمەیان لە دەوڵەتی فاتمیەکانەوە سەرچاوایان گرت کە ئەو کاتی سەلیبیەکان وڵاتی قودسیان داگیر کردبوو ئەو سەردەمە ئەوان یادی عیسای کوڕی مەریمیان نەکردەوە سەلامی خوای لێبێ عازدیش کە یەکێک بوو لە خەلیفەکان بە هەمان شێوە وەکو ڕقەبەرایەتیەک لە بەرامبەر بڵێن سەلیبیەکانە شار و بازارەکانی ئەڕازاندەوە بەڵام ئەو نەهات بیکات بەوەی کە بە تاقیتەنیا پێغەمبەرە بەڵکو یادی 5 کەسی کردەوە لەو سەردەما پێغەمبەری نازدار و عەلی فاتیمە حەسەن حوسێین ئەم 5 دانیان دانا بە اعتیبارەکو 5 فەرزەکە کە لەو ڕۆژە ئەبێ لە دایک ببێتەوە لە دوای ئەوەی کە صلاح الدینی ئەیوبی ڕەحمەتی خوای لێبێ چووە ناو شاری قاهیرە و زۆربەی زۆری ئەو دەسەڵاتە فاتیمیە شیعەی لە ناو برد دوای ئەوە ئەهلی سونە و جەماعەت چوونەوە ئەو جێگایە زاوایەکی صلاح الدینی ئەیوبی کە تورکمانە لە ئەربیلا بوو ناوی مەلیک مزەفەرە ئەم پیاوە بەڕێزە لە دوای کە لە صلاح الدینی ئەیوبی جیابووە چوە دەوڵەتەکەی بڵێن بەدرەدین لؤلؤ لە مووسڵا لەگەڵ ئەوا بوو سەر لە نوێ جارێکی تر یادی پێغەمبەری نازداری زیندوو کردەوە بە ناندانی بە شەمائیلی و بە دوای ئەوەی کە وردە تەتار و مەغۆلەکان وجودیان پیا کردبووە مسلمانیانە کوش کەمتر خەڵک یادی پێغەمبەری خوا و سیرەی پێغەمبەری خوا شارەزا بوون جەهالەت زۆر بوو بۆیە مەلیک مزەفەر هەڵسا بەوەی کە نانی دا لە شاری هەولێرا و پاشان هەر لە یادی پێغەمبەری نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام ئاوی بردە شاری عەرەفات و ئەم یادە لەو سەردەمەوە سەرچاوی گرتووە ئاوا مێژوەکەی هاتووەیتر چۆن تەتەووری کردووە تەطویریان پیاوە پەرەیسەندووە ئەساسەکەی ئالیەوە سەرچاوی گرتووە زۆر باشە کەواتە ئەوجا بینە سەر ئەوەی ئایا مەولود جەژنێکە یان بۆنەیەکە
یان هەر ڕۆژێکی ئاساییە یانیش ئەوە تا یادێکە لە نێوان ئەو چوارەیانە کامەیانە؟ پیاوێکی زانایەکی گەورەی شەنقیتی کە لە سعودا دانیشتێ بە پیاوێکی بەڕێزە بە ناوی محەممەد علی شەنقیتی، طبعا لەبەی مبارەک فوری بووە لە هندستان دەرسی خوێندەوە لە هەزار ئێستاش لە سعودا. ئەڵێت بە هیچ شێوەیەک بڵێن بۆ نمونە مەولود نابێتە جەژن، بەڵکو مەولود بۆنەیە، چونکە ئەگەر جەژن بواە تایە بە ڕۆژوو نابووین. پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ئەمری کردووە لە جەژنەکانە بە ڕۆژوو نەبین، کەواتە مەولودی پێغەمبەری ئازیزمان عەلەیهی سەڵات وەسەلام جەژن نییە. ئێمە موسڵمان دوو جەژنمان هەیە، بەڵکو ئەوەی کە ئەڵێ جەژنە ئەمە بیدعەیە، بەڵام هۆکارێکە بۆ ناسینەوە و شەمائیل و سیرەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام جاوەی کا بە چوار بەشەوە، بەشێکیان کە ئەڵێ جەژن نییە لەبەرەوەی کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ئەمری کردووە لە جەژنا بە ڕۆژوو نەبین. دووەمیان ئەڵێ ئەمەیان بیدعەیە کە تۆ بڵێ لە ڕەبیع الئەوەلە لەدایک بووە، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕەبیع الئەوەلە لەدایک نەبووە، لە هەشتا لەدایک بووە، مردنەکەی ڕەبیع الئەوەلە. کەسێک ناخۆشی و ناڕەحەتیەکەی یاد ناکاتەوە، بەڵکو ئێمە ژیانی یادەکەینەوە، نەک یادی لەدایک بوونەکەیشی و تێ کرێمێک دابنین و مۆمی لێ بین و بڵێن هەفی پایرستای نازام ئەم قسانە. نەنە قسەکە لێرە ئەمە نییە. ئێمە لەسەر ئەوە متفقین کە ئەم مانگە باسی ژیانی ئەم پێغەمبەرە ئازیزاکەین کە بە لەدایکبوونی ژیانەوەی مرۆڤایەتی دەستی پێ کردووە. ئەمە دووەمیان. سێمیانەوەی کە بۆنەیەکە، طبعا محەممەد عەلی شەنقیتی کە باسی لێوکە ئەمەیان جایزە. ئەوی تریان کە لە حەدی خۆی دەرەکرێ پێغەمبەری خوا هەر ئەو نەنیە ئیبەنە پەنای خوای متعالە و فەنا بەخوا و هەنێشتی بۆکەن کە بینی ومانە لە جێگاکانە کە هەندێک لە طرقەکان و کاراکان ئەمە بە تایبەتی بەڵێ قسەی لەسەرەکرێت کە بیدعەیە و کە جایز نییە. بەڵام وەکو ئەوەی کە مەولودی پێغەمبەری نازدارە کە ژیان نامی سەر لە نوێ باس بکەینەوە، کە لە ناو خەڵکیە سەر لە نوێ بە خەڵکی و بە گەنجەکانی بناسیێنینەوە، ئەمە ژیانێکە کە پێویستە نەک لە مانگێکە لە هەموو ڕۆژێکا بوترێتەوە. جا ئەو کەسانێکی کە ئەڵەن دەی باشە بە هەموو ڕۆژێک بکەینەوە، کەس ڕێگیری نەکردووە فەرموو بە هەموو ڕۆژێک بیڵێنەوە، بەڵام کە مانگێک تەخسیس کرا بۆ ئەو کارە لەبەر ئەوەیە کۆمەڵی خەڵکەیە کە ئەم ژیاننامەی ئەم پێغەمبەرەی نەبیستووە. مامۆستاکانمان بە گوێرەی پێویست نیانگەیاندۆتە خەڵکی، بۆیە کۆڕ و سمینار و کاتێکی بۆ داهاندرێ ئەم کاتێش تەحدید نەکراوە لە ساڵەکە بڵێن ئیلا لە مانگی مارشایە یا ئەپریلایە لە جێگایەکە، چونکە مانگی عەرەبی تەقویمێکی تەعەبودیە ئەگەڕێتیایە. بۆ نمونە هەر سێ ساڵ هەر سێ مەولود جارێک لە مانگێکە، لەبەرەوەی شوێنێکی جیاوازی نییە. ئەو بیانوە نامێنێت کە کەسێک بڵێ وەڵا ئەی بۆتان دەستنیشان کردووە، کەس دەستنیشانی نەکردووە. مەولودی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام 10 ساڵ لەمە پێش لە مانگی یەکا بووە، لە مانگی 12 بووە، و 10 ساڵی تر ئەگەر بچینە پێشتریشەوە بڵێن دواتر مەبەستمەوەیە چینە دواترەوە چێتە مانگەکانی مارش و ئەپریل و مانگی یەک و کانونی یەکەم و کانونی دووەم ئابەو شێوەیە. کەواتە قسەکەی من لێرە ئەمەیە. کاتێکی دیاریکراو نییە بۆ سیرەی بۆ مەولودی پێغەمبەری نازدار تاکو ئەو بیانوە هەبێ بڵێ وەڵا ئەوە لەو کاتا تۆ دەستنیشان نەکردو ئەو کاتەیە. لەبەرەوە ژیانی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام بەسەر خەڵکی ئەگەڕێ بە کاتەکانە. عەزیزەکەی من، ئەگەر بێت و ئێمە ئەم ژیانی پێغەمبەری خوایە دەنگی پێبەرز نەکەینەوە و بە خەڵکی نەناسێنین، ئەی بەچی بە گەنجەکان بناسێنین؟ چونکە گەنجەکان لە تاو فەیسبوک و لە تاو بەرنامجی تری تەرفیهی ناپەرژێنەوە سەر ئەوەی کتێب خوێندنەوە. ئێستا خەڵک تەمەڵ بووە، خەڵک تاقەتی کتێب خوێندنەوەی نەماوە. پێویستی بە بۆنەیەکێک کە خەڵک گوێ بگرێ بزانێ ئەم پێغەمبەرە عەزیزە چییە، پێویستی بە مامۆساکانە، پێویستی بەوە هەیە کە ئەو ئەحکامانە ئەو ژیانانەی کە هێشتا لای خەڵکیە تەپوتۆز گرتوێتی و مامۆساکان نەیانتوانیوە ڕوونیکەنەوە، لەم مانگە پێویستە بە گەنجەکان بناسرێنێتەوە، بە خەڵک بناسرێنێتەوە. کەواتە مەولودی پێغەمبەری خوا نەک شتێکە بیدعەیە، بەڵکو شتێکی مەحمودە، شتێکی پێویستە کە فەرزە لەسەر مسڵمانان کە باسی بکەن، کە ژیانی بکەنەوە، کە ماڵەکانی پێ بۆن خۆش بکەن، کە جادەکانی پێ جوان بکەن. ئەی جادەکان بەچی جوان بکەن؟ بە ڕیکلامی جگەرە، بە ڕیکلامی یاریچیەکان، نازانم بە هەر شتێکی تر، بە ڕیکلامی برنج و زەیت و ڕۆن و ئەمانە. ئەی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ناوەکەی کە ناوێکی مبارەک و بۆن خۆشە بەسەر جادەکانمانە، بە ماڵەکانمانە، مناڵەکانمان لە ئێستاوە پەروەردە بن لەسەری، چ ئیشکالێکی تایە؟ و پێشم وابێ نەک ئەمە شتێکی جایز نییە، بەڵکو شتێکە پێویستە کە هەمومان بکەین. والله تعالی ئەعلەم. زۆر باشە کاک ماوکان. کەواتە بینە سەر ئەوەی پێغەمبەرمان صلی الله علیه و سەلەم لە ڕۆژی دووشەمانە خۆی وەکو سونەتێک بە ڕۆژوو بووە و پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە ڕۆژی دووشەمەیە لەدایک بووە
وەکو سنەتێکیش وەکو یادکردنەوەیەکی باشترین ئێمە لەو ڕۆژ ڕێ برا بەڕێزەکەی من دەنگەکەت ئەبڕێ خۆزگە دەنگم نابڕایە منیش باشتر گوێم لە تو بە تۆش باشتر گوێ لەم بایە کەواتە مادەم پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ڕۆژی دووشەممانە بە ڕۆژوو بووە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ڕۆژی دووشەممە لەدایک بووە ئێمە باشتر نییە ڕۆژی دووشەممە لەم ڕۆژە مبارەکەیە بەو شێوە یادی بکەینەوە کە تێیدا ئێمەش بە ڕۆژوو بین نەوەک لە زیاتیەوە ئاهەنگ جێڕان بکەین و یادی پێغەمبەر و لەدایکبوونەوەکەی بەم شێوەی تر بکەینەوە یاخود کامە شێوەیان باشترێکە بەڵێ پێشەمو شتێکە کاتێک گەڵێن بە ڕۆژوو بین بۆچی بە ڕۆژوە بین پرسیارەکە خۆی ئەوەیە بۆچی بە ڕۆژوە بین یعنی با من پرسیارەکە لە جەنابت بکەمەوە وەکو موزیعێکی سەرکەوتو ئێمە بۆچی لە ڕۆژی دووشەممە بە ڕۆژوە بین کاتێک کە خوای گەورە نیعمەتێکت پێدەدا لە مقابلی ئەو نیعمەتە وەکو شکرانە بژێریەک ئێمە بە ڕۆژوو بین کە ئەو نیعمەتە گەورەیە کە خوای گەورە پێغەمبەری پێبەخشیوی پرسیارەکە هەم دیسان دووبارە ئەبێتەوە ئەو نیعمەتە گەورەیە چییە کە ئێمە لە بەرخاتری ئەو بە ڕۆژوە بین کە حەزرەتی محەممەد المستەفای پێبەخشیوین لە ڕێگەی ئەوە کە خوای گەورە ئیسلامی پێبەخشیوی حەزرەتی محەممەد المستەفا حەزرەتی محەممەد مستەفا بەشەرێکە وەکو هەموو بەشەرانی طبیعی سەر زەوی بەڵام یەک شتی زیاترە لە هەموو بەشەر جیاکاریەکەی ئەوەیە کە خاوەنی پەیامێکە ڕەحمە لە دایک و باوکو لە سوڕەتی کافە خوای گەورە فەرمێ قل إنما بشر مثلكم محمد پیامبەر بەشەرێک وەکو ئێوە بەڵام جیاوازیەکەی پێغەمبەری ئازیز کە بۆ ئێمەیە دووشتە وحیە و پەروەردەکراوی دەستی خوای متعالە لەبەر ئەوە بە ڕۆژوە بین کە ذیکرایە کە یادێکە بۆ ئەم پێغەمبەرە نازدارە بە تەئکید بە ڕۆژوە بین کەس لاری لەوە نییە هەموو باوەن با بە ڕۆژوو بین هەمومان لە دووشەمانە بە ڕۆژوە بین لە پشتیوانی خوای متعال و ئەوەندەی کە توانامان هەیە بەڵام هۆکاری ڕۆژوو بوونەکە ئەگەڕێتەوە بۆ یادی لەدایک بوونەکەی تۆ پێویستە کەسێک پێت ئەڵێ علەتی بە ڕۆژوو بوونەکە چی ئەڵێ علەتی بە ڕۆژوو بوونەکەم یادی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام یادی لەدایک بوونیەتی ئاهەنگ نییە ئاهەنگ ینی زۆر وشە هەیە تۆی بۆ بە حاڵەتی نەفسی حەچەند بۆ من طبیعیە بەڵام هەنێ شت هەیە حاڵەتی نەفسی لە لای هەنێ برای بەڕێزمان و لە هەنێ مەدرسەکانە ئەینا یادی پێغەمبەری نازدار ذیکرایە یادە هۆکارە بۆ گەیاندنی پەیامی خوای متعال فذەکر ئین الذیکرە تەنفع المؤمنین هەر هەموو یعنی ئەساساتێکی هەیە لە قورئانەوە سەرچاواگرێ لە فەرمودەی پێغەمبەری خوا سەرچاواگرێ کەواتە ئەسڵ ئەوەیە کە بۆیە ئێمە بە ڕۆژوە بین چونکە ئەسڵ ئەوەیە کە یادی لەدایک بوونی پێغەمبەری نازدارە یاد یعنی چی یعنی ذیکرا ئەگەر جەنابت بزانیت و ئەو بینەرانی بەڕێز یعنی بە بیریان بێنینەوە پێغەمبەری نازدار کە هاتە شاری مەدینە کۆمەڵێک لە جوولەکەکان بە ڕۆژوو ئەبوون فەرمووی بۆچی ئێوە ئەم ڕۆژە بە ڕۆژوو ئەبوون فەرمووی ئەمە یاد و ذیکرایە و ئەم ڕۆژەمان بە گەورە داناوە لەبەرەوەی حەزرەتی موسا سەلامی خوای لێبێت لە فیرعەون و لە دەستی زاڵمان ڕزگاری بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەیوو بیدعەیە بەڵکو ئەو هێنای پێغەمبەری عەزیز عەلەیهی سەڵات وەسەلام ذیکرایەک بوو یادێک بوو یعنی شاهێدی قسەکەم لێرە مادەم یادێک بوو بۆ ئەو کاتە پێغەمبەری خوش بە ڕۆژوو بوو یادی کردەوە کەواتە ئێمە لێرە یاد ئەکەینەوە ئاهەنگ ناکەین جەژن ناگێڕین یادی ژیاننامەی پێغەمبەری نازدار ئەکەینەوە بەڵگەیەکی تر لەوەی کە لە قورئانە تەئسیلێکی هەیە ئەمە خوای گەورە ئەفەرمێ وەکولا نەقص عەلەیکە من ئەنباء الرسل ما نثبت به فؤادك ئەوەی کە بۆت باز ئەکەین لە ژیانی پێغەمبەران بۆی دامەزراوت بکە بۆی ئەوەی کە لە ژیانی پێغەمبەرانە دامەزراوت کە دڵدەروون دامەزراو بکە وجاءك هذا الحق خوای گەورە فەرمێ وموعظة وذكرى للمؤمنين کەما دەم وایە کە خوای گەورە باسی پێغەمبەرانمان بۆ بکە سەلامی خوایان لێبێ بۆ پێغەمبەری ئازیز کە ذیکرا بێ مەوعیزە بێ بۆ ئیمانداران ئەی ژیانی ئیمامی بەشەریەت کە پێغەمبەری نازدارە چۆن ذیکرانیە ئەوەی کەسێک گەڵێ ینی ئەوەیان پێوتینیان و لە قورئانە هیچ تەئسیلێکی نییە باسی ئەمە نەکراوە ئەمە باسی پێغەمبەرانە کە بۆ پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ذیکرا و مەوعیزە و ئامۆژگاری ژیاننامەی ئەوانت بۆ ئەگێڕینەوە بۆ ئەوەی تۆ دڵت دامەزراو بێەوە بۆ ئیماندارانیش بۆی ئیماندارانیش دڵیان دامەزراو بێ لەسەری ئەی چی ئەڵەی برا عەزیزەکەی من ئێمە باسی ژیانی کەسێکەکەین کە ئیمامی پێغەمبەرانە کە هەر شتێک بە هەموو پێغەمبەران درابێت لەناو ئەم محەممەدی ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام کۆ کراوەتەوە ئەگەر وعەلەمە ئادەمە درابێ بە ئادەم عەلەیهی سەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام اقرأ باسم ربك الذي خلقي پێبەخشراوە ئەگەر ئادەم لە بیری چوو بێتەوە پێغەمبەری خوا فەرمێ لژیان لبيري ناشد ولا تقرئك فلا تنسى آياتك قال بهلا نم خويند بيته المهم بو يعني ما بس مو
بچمەوە سەر باسەکان یا ئەگەر بە حەزەتی ئیدریس سەلامی خوای لێبێ بەرز کرابێتەوە لە ئاسمانی چوارەمە پێغەمبەری نازدار بەرز کراوەتەوە لە ئیسرا و میعراج دەچۆتە سیدرەت المونتەها ئەگەر پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام بە ئیبراهیم خولە درابێ پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام هەمان ئیمتیازی پێدراوە بەڵکو زیاتر ئەگەر بە موسا سەلامی خوای لێ بێت کەلیم الله بوو بێ بە دوو کردەوە باشە پێغەمبەری نازدار مانگی بۆ کراوە بە دوو کردەوە و هەروەها یعنی شەمائیلی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام لە ژیانی هەمیانە کۆبووەتەوە کەواتە تەأسیرێکی قورئانیشمانەیە کە خوای متعال ئەفەرمێ پێغەمبەری نازدار ژیاننامەی پێغەمبەرانت بۆ گێڕینەوە کە ذیکرا بێ کە یادێک بێ کە مەوعیزەیەک بێ لنوسەبیتە فؤادەک بۆی دڵ دەرونی تۆ تادا بمەزرێ هیوادارم ڕوونی زۆر باشە کەواتە دەینە سەر ئەوەی بەشێک هەن هێشتا قەناعەتیان نایە هیوادارم کە دەنگم باش بکە بەشێک هەن هێشتا قەناعەتیان نایە دەڵێن ئەم یادکردنەوەی کە ئێوە دەیکەن ئەمە بیدعەیە باشە ئەگەر یادکردنەوەی ئەم یادکردنەوە باشە بیدعە بێ ئەی بیدعە خۆی چییە ئەگەر ئێمە بین یادی پێغەمبەرمان محەممەد صلی الله علیه و سلم بە جێڕانەوەی سیرەی بە جێڕانەوەی شەمائیلەکانی بە جێڕانەوەی ئاداب و ئاکار و ڕەوشت و خولوق و حەسەناتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ دەوروبەری و چۆنەتی مامەڵەکردنی زیندووکردنەوەی پەیامەکەی ئەگەر ئەوە بیدعە بێ ئەی بیدعە خۆی چییە وەک دەڵێن لە مامۆستایەکان پرسی وتیان مامۆستا لا يجوز يعني چی گوتی نابێ گوتی ئەی لا يجوز گوتی هەر نابێ جابەینە سەر ئەوە بەرحەڵەونی من کە تێگەیشتم لە قسەکان دەنگەکە ئەپشڕێت وەکو بەش ئەگاتە لای من بە وەکو کەلیماتی متقاطع ئەگاتە لای من بەڵام ئەوەی کە ئیستینباتم لێ کردووە باسی بیدعەت کرد ئەسڵ ئەوەیە بیدعە جارێ پێش هەموو شتێکی خراپ نییە یەکێ لە صفاتی خوای متعال بیدعەیە خوای گەورە بەدیع السماوات والأرض داهێنەری نوێگەریە خوای متعال و خوای گەورە لە قورئانە کە باسی پێغەمبەری نازدارەکە و باسی پێغەمبەرانەکە بە پێغەمبەری خوا فەرمێ پێغەمبەران بیدعەیان هێناوە کەواتە کە کاتێک ئێمە باسی بیدعاکەین معنایەوە نییە هەموو بیدعەیەک خراپ بێ خوای گەورە و عەرزمکردن صفاتی بیدعەی هەیە کاتێکیش کە ئەم حەدیثە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ كل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار باشە ئەگەر بڵێن هەش دروست کراوێک پێغەمبەری خوا بە عامی باسی ئەکا داهێنراوێک بێ و هەموو داهێنراوێکیش بیدعەیە و هەموو بیدعەیەکی سەر لە شێواویە و هەموو سەر لە شێواوێکیش لە ئاگرایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثەکە وەکو دکتۆر حاکم الموطیری کە سەلەفیەکی کوێتیە و پیاوێکی تێگەشتوو عاقڵێکە کە کتێبێکیە بە ناونیشانی الحرية والطوفان کە پێم وا بێ کراوە بە کوردی مام مصطفى حسەناویش کردوێتی بە کوردی لەویا باسی ئەوەکە کە محدث یاخود بیدعە بە معنای گۆڕینی سیستەمە چونکە باسی چوار خەلیفەکەی تایە ئەگەر باتایە و باسی ئەو چوار خەلیفەی تیا نەبوایە ئەکرا عمومی شتەکانی لەسەردا بمەزرێنرێت اینجا دوای ئەوە طبعا بۆیە ناوەکەش ئەڵێمەوە ئەو کتێبە کتێبێکی خۆی دکتۆرای لەسەر هێناوە بە ناوی خطاب السياسي الإسلامي كتابك لو بابته لبرو بدعة زياتر علاقه هي بسر غوريني سيستمي إسلامية وكشرح حديث كتير لسر پیغمبري ناظر عليه الصلاة والسلام باس يكاتو أفرمي ثم تكون النبوة ما شاء الله أن تكون ثم يرفع والله إذا شاء أن يرفعها ثم تكون خلافة على منهاج النبوة ما شاء الله أن تكون ثم يرفع والله إذا شاء أن يرفعها ثم تكون ملكا عاظا أم ملك عاظا ليرو كعلماء فرمون ليرو بدعة دس بيكا چونك غوريني سيستما حتى كبيغمبري ناصر عليه الصلاة والسلام لقل بني الشيبان دانشة لقل مصناي كوري حارس ونعمان كوري مقرن أنبياء وبرزان دانشة كباسي بدعة ومحدث أكان لباسي سيستمي كسرى ولا سيستمي دا صلاتي عرب وقرانكاري سيستم دا صلاتي كان باسي يعني علاقي هي بسرشتيكي بحثي سياسية جازورك العلماء أما بوچون يعني كومالي كتير الله نا هرشتيك داهن راو بلدينا أو بدعة أجريتوا بلام كومالك لزانايان تصنيف بدعيان كردوا بدعة لسردمي پیغمبري نازدار عليه الصلاة والسلام چونك خوي جينري دينك بو پیغمبري عزيز عليه الصلاة والسلام كسي اكشتيكي لپیهموش تكان لپیغمبري نازدار ورگيراوا بلام خوي پیغمبري خو عليه الصلاة والسلام بحاولكاني افرمي كأيان نيري بجيغا كان افرمي اگر چون بو جيغايك چون حكمكي چون قساكي افرمي يا رسول الله بقرآن والسنة پیغمبري خو في فرمي اذا لم تجد في اگر نودوزي ولا قرآن ولا سنة شيء اوش فرمي يا رسول الله اوي كخوم هستم بيكردو زانين باشا لسرو اي كم پیغمبري خو بزردخنه و پي خوشه خو اوي كخوي اي كاتو
هەستی پێەکە خۆمەرش نییە لە قورئان و سنەتا دەریبێن چونکە دەستی نەکەوتۆ لەبەرەوەی خۆی دای ئەهێنێ لەبەرەوەی پێغەمبەری خوا خۆشحاڵی خۆی دەربڕیوە یا لە حەدیثێکی ترا بە یەکێک لە سەحابەکان ئەگەر هەڵم نەکرد بێ معاویەیە کە پێ فەرمی یا رسول الله گەڵ لە شوێنێکە حکمم کرد قورئان و سنەتم دەست نەکەوت چی بکەم ئەفەرمێ ئیجماعی خەڵکەکە چی ئەڵێ لەسەر ئەوان بڕۆ کەواتە ئیجماعی ئەهلی حل و عقد نەک ئیجماعی ئەکسەریەتی دیموکراسی خەڵکێک وا تێبگا نا ئیجماعی حل و عقد ئەهلی مختص وی جیاواسی لەبینی ئەو دوانە بکرێتەوە کەواتە بیدعا ئەگەر بێت و لە شعائیرا بێ بە تەکید ئەمە تاوانە و گوناحە چونکە شعائیر عیباداتی تەوقیفیە هیچ کەسێک ناتوانێت زیایی بکە کە کاتێک ئێمە باسی عیبادی تەوقیفیەکەی نوێژی بەیانیان دوور کاتە تۆ ناتوانانی بیکەی بە سێ ڕکات ئەگەر کردێ بە سێ ڕکات ئەمە بە دڵنیایی و بیدعەیە ئەگەر تۆ لە نوێژی بەیانیانە پێش سوورەتی فاتحە سوورەتێکی تر بخوێن و فاتحە بە دوای بخوێن دوای سوورەتی تر ئەمە بیدعەیە ئەمانە شتی تەوقیفین بەڵام گیانەکەی من خەڵکێک گەڵێ وەڵا ئێوە بۆیە مەولودی پێغەمبەری نازدارەکەن و هەنێ لەو برا بەڕێزانەمان کە باش لێ حاڵی نەبوون ئەڵێ ئێوە بۆ عیبادەت بەکارێن و ئێ بە تاکید بۆ عیبادەت بەکارێن و خۆ من شێر نەبووم لە خۆم و هەوانتە بچم یادی پێغەمبەری نازدار بکەم و خێرێکم دەست نەکەوێت ژیانی مرۆڤ ژیانی مسلمان هەمووی عیبادەتە بە بەڵگەی قورئانی ئەمە نییە تۆ بڵێ وەڵا لە گیفانی خۆم دەریێنم خوای متعال لەسەر زمانی حەزرەتی ئیبراهیم عەلەیهی السلام ئەفەرمێ إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا أول المسلمين كواتا هەڵسان مان دانیشتن مان ژیان مان حتى چوونە لای خێزانت نان خواردنت خەوتنت چوونە سەر تەوالێتیش کە ئینسان خۆی لە پاشەڕۆ پیسیە پاگەکاتەوە هەر بە عیبادەت بۆ حسابە چونکە ئەڵێ اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث تۆ چ جای ئەوەی کە یادی پێغەمبەری نازدارێکە تۆ هەر لە ضمنی عیبادەتە بە تاکید بەڵام عیبادەت شاملە عیبادەت شتێکە کە هەموو شتێکی ژیانتی تیاگرێت زۆر باشە کاک ماڵکان کەواتە بینە سەر ئەوەی ئێستا ئێمە چۆن بتوانین یادکردنەوەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە هەر کاتێکدا بێ لە هەر ساتێکدا بێ لە هەر شوێنێکدا بێ چۆن ئەم یادکردنەوەی وەکو عیبادەت ئەنجامی بدەین وەکو عیبادەت بەکاری بێنین لە پێناوی عیبادەتدا بەکاری بێنین وەکو عیبادەت مامەڵەی لەگەڵدا بکەین برا عزیزەکەی من تۆ کە هەموو جارێک خەڵکێک گەڵێ من پێغەمبەری خوام خۆشەوێ یا رسول الله تۆم خۆشەوێ بەڵگە چییە بۆ ئەم قسەیە دلیل چییە بۆ ئەم قسەیە ینی ئاسانە من بەدەم هەموو ڕۆژێک گەڵم یا رسول الله دایک و باوکم بە قوربانت بێ بەڵگەی گەیاندنی ئەمە کاتێککە من پێغەمبەری خوام خۆشەوێ بێت لەسەری هەڵبەمێ هەست بکەم کە لە خۆم خۆشەویسترە بەچی بە شارەزابوون لە سیرەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام بە تێگەیشتن لە ئاداب و ئاکار و ئەخلاقی ئەم پێغەمبەرە نازدارە ئەم یادی مەولودە هۆکارێکە بۆ ئەوەی ئێمە بتوانین ژیاننامەی ئەم پێغەمبەرە عەزیزە بە خەڵکی ڕابگەیەنین لە کۆڕ و کۆبوونەوەکانمانە کابرایەکی گەنجێکە تا ئیسەر لە دایکی باوکی فێری ئەوەی نەکردووە کە نوێژێ بکات ڕۆژوێ بگرێ ئەبینێ لەسەر جادەکانە ناوی محەممەد هەڵواستراوە دەنگی منارەی مزگەوتەکان یاد و بۆنەیە بۆ یادی لەدایکبوونی ئەم پێغەمبەرە عەزیزە ئەمە هۆکارە بۆ ڕاکێشانی خەڵک ئەخر برا عەزیزەکەی من پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام لە مزگەوتەکەی خۆیان دەنگی بەرز ئەکردەوە بە ذکرەکان أي فرموا اللهم أنت السلام ومنك السلام فحينا بالسلام تباركت ربنا وتعالى يا ذي الجلال والإكرام بۆ دەنگی بەرزە کردووەم پێغەمبەرە عەزیزە بۆی ئەوانەی کە لە دوای پێغەمبەری خواوەن عەلەیهی سەڵات وسەلام فێر بن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خەڵکی فێر ئەکرد شتی فێر ئەکردن ئێمەش دەنگ بەرزەکەینەوە لەم مانگایە بەناساندنی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام ئەوەیشم تەواو نەکرد بۆ جەنابەت کە وتت بیدعەیە مەرج نییە هەموو شتێکە لە سەردەمی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام دروست ڕووی نێدابێ یا پێغەمبەری خوا ئاماژەی بۆ نەکرد بێ یا هەوڵە بەڕێزەکان ئاماژەیان بۆ نەکرد بێ ئەمە بێ بە بیدعە ئەگەر چی بێتە ناو دینیشەوە بۆ نمونە ئولوهیەت و ڕوبوبیەت و ئەسما و صفات نەک بووە بە دین بووە بە کرۆکی دین یعنی مخی ئەم دینەی ئێمەیە نە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی بۆ کردووە نە سەحابەی بەڕێزی کیرام ئاماژەیان بۆ کردووە نە تابعی تابعین ئاماژەیان بۆ کردووە نە تابعی دوای تابعینیش ئاماژەیان بۆ کردووە نە چوار مەذهەبەکەی ئێمە کە ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەد و ئیمامی مالک و ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوایان لێبێ ئاماژەیان بۆ کردووە غەیری ئیبن تەیمیە کە ڕەحمەتی خوای لێبێ دای مەزراندووە خستوێتە ناو ئەم ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەچە من بە مەزموم باسی ناکەم بە قیاس ئەیهێنمەوە شتێکی چاکە ئەمە بۆ ئەو تەصنیفی ئەم عیلمەی کردووە کە ئەم عیلمە بۆ ئەوی خەڵک لێی تێبگات بەڵام ئەسڵێک و سەرچاوەیەکی هەیە ئێستا پرسیارێک گێتە پێشەوە ئەڵێ باشە برایەکی بەڕێزمان عەزیزێک لەو بەڕێزانەی کە پێی وایە کە ئەمە بیدعەیە ئەڵێ باش ئاخرەوە ئەسڵێکی هەیە ئێمەش ئەڵێن برا عەزیزەکەی من
راستا ما أصليكية أما مولوديش أصليكي هي خواي قولوا لقرآن لسورة الحجرة أفرميه لعمرك سين بتمند إنهم لفي سكراتهم يعمهون أي محمد سين بتمند خواي متعال سين دي بإنسان نخواردوا غير تمني في غنبري ناس دار لس آياتي حتى عدو سورة حجر كأفرميه سين بتمند أي محمد سين بو جياني كتوت يا أجي أي محمد اما ئاماژەیەک نییە بۆ ئەوەی کە خەڵک یادی لەدایک بوونی ئەو تەمەنە بکاتەوە یادی ئەو تەمەنەی پێغەمبەری خوا بکاتەوە مەگەر ئەمەش ئەسڵێکی نییە یا کۆمەڵی خەڵکی عەزیزمان هەیە لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شوێنێک نەبوو ناوی دارولئیسلام بێ یا دارولکوفر بێ لە سەردەمی سەحابە شتێکی وا ڕووی نەیاوە لە سەردەمی تابعینە شتێکی وا ڕووی نەیاوە هەتاکو ئەم دوایانە ینی دوای تابعینەوە کە باس کراوەتەوە تا سەردەمی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ تەئسیلێکی بۆ دانراوەتەوە ئەی باشە کە ئێستا عولەمایانی ئێمە و ئەو عولەما بەڕێزانێکی کە وەکو قوتابخانە سەلەفیەکانمان و قەناعەتیان پێێتی ئەی ئەمەیان لەکوێوە هێنا خۆمەش ئەستێکی نییە لە دینە یا تەلاقی شەفەوی یا تەلاقی مەکتوب ئەمانە هیچی ئەسڵی نەبووە نە لە سەردەمی پێغەمبەران نە لە سەردەم هەمووی ئێستا وجودی هەیە پێشتر زانایانی نەجد زانایانی سعود ئەیان و هەر کەسێک تەسکەرە بخاتە گیرفانی تەسکەرە لەگەڵ پاسپۆرتە لەگەڵ تاپۆی خانووە ئەخی حەزەکەم ئەمەتان بۆ باس بکەم ئەجاوە خەڵکێکی ساڵێ کاک ماکۆنە مشتی دنیاییە تۆ تێکەڵێکەکەی مشتی دنیایی تێکەڵ ناکەم بەڵام من ئەمێ پێتان بڵم کاتێک کە تاپۆ داهات لەگەڵ تەسکەرە و پاسپۆرتە عولەمایانی نەجد یەکدەنگ بوون لەسەر ئەوەی هەر کەس بیخاتە گیرفانی ئەوە پێی کافرە بێ نەک تەبدیع بێ ئێستا زۆربەی زۆری زاناکانی نەجد پاسپۆرتیان پێ تاپۆی عقاراتی خۆیانیان هەیە بۆ ئەیان و تاپۆ خۆی وشەی تاپۆ وشەیەکی یۆنانیە کاتێک کە عوسمانیەکان هێنایان عەرزیان تەوزیع کردیانە یا بە خەڵکی هەموو زانایان و عولەمایانیان و نا ئەمە بیدعەیە ئەمە چۆن عەرزی خوای گەورە کرێ بە ناوی خەڵکۆ عەرزی خەڵکە هەر کەس ماندوو وتیایە ئەوە بێتە خاوەنی دوایەوە کەسێکی تر توانی بیکێڵێەوە بێتە خاوەنی دوای ئەوە حکومەت دامەزرا مەفهومی دەوڵەت هات دوای ئەوە وردە عقارات دامەزرا تاپۆ دامەزرا تاپۆ بوو بە ئەمری واقع تەسکەرە خرایە گیرفانەوە ئەوایە بچوونایە ژنەکانیان لە محکەمە مارە خۆشن لە محکەمە مارە نەکراوە لە ئیسلامە بەڵام ئێستا وایە ئەمانەمی بیدعەن هەموو پێشتر زانایانی نەجد ئەو مەدرسە سەلەفیە بەڕێزە خوای گەورە مەحفوظیان کە و کە برای عەزیزی ئێمن کە ئەمانە یەکەم جارەیان و وەڵا کاکە ئەمەم بیدعەیە دوایەوە وردە ناچار بوو بە ئەمری واقع و هەمان بێدەنگ بوون تایە حتى نووسینەوەی سیرەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام لە سەردەمی ئیبن ئیسحاقا کە نووسراوە یەکەم کەس کە سیرەی نووسیوەتەوە باشە ئیبن ئیسحاقا و پیاوێکی تریش پێش ئەو نووسیوێتیەوە بەڵام ئیبن ئیسحاق لە مەغازیەکە بەناوبانگترین کەس بووە هاتن ئەنواع و ئەشکال ئەو مەدرسە زاهیریە سەلەفیە ئەیانوت ئەمە شتێکە داهێنراوە کردویانە قسەیان پێوت بە ناوی قەساسین و ناویانە هێنا حتا وتیانەمە بۆ مەهدی برای هارون ڕەشیدی نووسیوە بۆ ئەوەی ئەو هینکە لەبەرەوەی قەناعەتیان ئەنوو داهێنراوە دوایەوە ئێستا سیر کە هەچی زانا بەڕێزەکانی ئەم ئومەتەیە لە شێخ عوسەیمین لە بن باز لە هەمویان سیرەی پێغەمبەری خوا خوێننەوە سیرەی مبارەک فوریمانەیە سیرەی بڵێم کاکماکوان دەستەکانی جەنابەت خۆش بەڕاستی ئەمڕۆ هیلاکمان کردی مادومان کردی بەڵام عمومەن ئەوەیە کە شتێ وجودی نییە معنایەوە کاتمان کۆتایی پێهات کات دەرفەتمان نادا زیاتر لەگەڵت بەردەوام بین دووبارە دەستەکانت خۆش خوای گەورە پاداشت بەخێرتداتەوە کاکماکوان کەریم کە ئەمڕۆ لە نەرویجەوە لە ڕێگەی سکایپ لەگەڵماندا بوویت خوای گەورە لێتان ڕازی بێ لە تۆش ڕازی بێ پێغەمبەر عەزیزە بە بەرز و پیرۆز ڕاگرین یا رب العالمین خوای گەورە لێمان قبوڵ بکات و خوای گەورە بیکاتە مای گەڕانەوەی گەنج و لا و پیر و جوانەکان